چی وای کرد کە بچیتە لای پزیشک؟ بەڵێ وەڵی من هەستم بە ئازارێکی زۆر دەکرد لە بەشی پشتەوەی چەپەی بەشی پشتەوەم ئازاری گوچلەی لە چەپەم تەنیشت لە تەنیشت بەرەو پشتەوە بەرەو پشتەوە ئازارێکی زۆرم باشە. هەبوو. زۆر کاتە کە لە کاتی ئیشدا ڕادەوەستان بە پێوە ئازارەکە چۆن بوو؟ ئازارەکە زاری وا بوو بەتوندی دەیگرتم یاعین دەبوا دانیش بە. ئۆکەی. یعنی ئازارێکی زۆر توندم هەبوو و لەگەڵ ئەوەشدا هەستم دەکرد کە دەبێ یان دانیشم یان ڕاکشم باشە. و شتێکش بڵێن لەو بۆشایی دانم بە تایبەتی سەنیرێک شتێک لەو بۆشای دانم ئەو جار هەستم بە حەسانەوە دەکرد. باشە. ئەو یەکێک بوو لە نیشانەکان نیشانەی تر گۆڕانی ڕەنگی میز بوو باشە. لە بڵێن لە ڕەنگی ئاسایی خۆیەوە بۆ ڕەنگێکی تر ئەوە ژێکێک بوو لە ڕەنگەکە چۆن بوو؟ ڕەنگەکە دەبوو ڕەنگێکی زەردی تۆخ باشە. کە لە ڕەنگی ئاسایی خۆی جیاواز بوو و لە کاتی کە یعنی دەتویست بچیت ینی خۆت ڕزگارکەی لەو پاژماوەیە نەدەتوانی بڵێن بە جارێک ئەو کارە بکەیت کە دەچیتە تەوالێت یا دەستشۆریە ئاو دەست نەدەتوانی لە کاتی میزکردن تەواوی میزەکە بەتاڵە دەبووە. بەڵێ دەبایەت چەند جارێکی پێویست بوو بۆ ئەو کارەکەی تەواو بکەیت. ئەوە یەکێکی بلە نیشانەکە نیشانەیەکی تریش کە لە مندا هەبوو سەرێشێک بوو سەرێشێتون بوو کە ئەوشێکی لە هۆکارەکانی ئەو بەردە بوو عنی بەو هۆکاری دەزانم کە ئی بەردی گوسی لێ بوو بێت.